لە کۆتا ڕۆژدا ڕوو لە پێشانگای کتێب دەکەن لە سلێمانی. زیاتر لە ڕۆژانی پێشتر خوێنەران سەردانی پێشانگاکەیان کرد. دایانەوێت کتێبە دڵخوازەکانی خۆیان بەدەست بهێنن. لە هەولێرەوە هاتووم، هەر حەزمان کرد وەکو خوێنەر سەردانی پێشەنگایەکە بکەین. چەند ڕۆژێک دووبارەم کردوانێ بەڵام زۆر دڵخۆشم، یعنی هەر کاتێک بەناو ناوەندەکانە ئەگەڕێم بەناو کتێبەکانە ئەگەڕێم هەستێکی خۆشم هەیە جگەلەوەی کە لە ڕۆژم بیرەکەەوە سێر بکەین. زۆری سەرچاوەکان و ژمارەی کتێبەکان وەک خوێنەران وتیان خاڵێکی جیاکەرەوەی پێشانگاکە بوو. بەو هۆیەوە ئەوان لە ناوچە جیاوازەکانەوە ڕویان لە پێشانگاکە کردبوو. کتێبەکان فیکری فەلسەفی ئاینی هونەری شیعری هەموو بوارەکان ئەگرێتەوە. خوێنەر ئەتوانێت سوودێکی زۆر لە خوێندنەوەی کتێبەکان وەربگرێت. کتێبی دڵخوازی خۆ من بۆ دوو دانە هاتووم، هەردووکیانم دەستکەوتووە. ئەو شتانەی کە من بۆی هاتووم نرخەکانیان زۆر گونجاوە لە چاوبازاڕە. بەپێی ئامارەکانی سێهەمین پێشانگای کتێبە ئاینیەکان و ئەدەبیەکان زۆرترین فرۆشیان هەبووە. ڕۆژانەش زیاتر لە 15,000 کەس سەردانی پێشانگاکەیان کردووە. لەپاڵ ئەوەیە کە کتێبێکی زانستی ئەکرێت و یاساناسێک لەپاڵ ئەوەیە کە کتێبێکی یاسایی ئەکرێت لە هەمان کاتە کتێبێکی ئاینیش ئەکرێت، چونکە بەعام کۆی گشتی خەڵکەکە مسلمانە. ئەمە لەلایەکە و لە لایش دیکەوە بە گشتی ئەو گەنجانە زیاتر ڕوئەکەنە ئەو کتێبانەی کە چیرۆکن کە ڕۆمانن. لە پێشانگاکەدا 380,000 سەرچاوە و 2 ملیۆن کتێب هەبوون کە زیاتر لە 200 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بەشداریان تێدا کردبوو. هەرچەندە پێشانگاکە مەبەستی قازانج و بازرگانی لە پشتەوە بوو، بەڵام دیوێکی دیکەی زیادکردنی ئەزمموی خوێندنەوە و چالاکردنی کارە ڕۆشنبیریەکانە لە پایتەختی ڕۆشنبیریدا. گۆران لوقمان، NRT سلێمانی.